مەڵێ بۆچی لە زیندانەکانی عێراقدا بەم شێوازە مامەڵە لەگەڵ بازرگانانی مادەی هۆشبەر و هاوکات زیندانیانی ئاسایی دەکرێت وەروەها بۆچی عێراق بۆتە ترانزیتێک بۆ هاوردەکردن و هەناردەکردنی مادەی هۆشبەر ئێستا بەڕێوەی وڵاتانی دیکەدا وەکێ لە پشت ئەم دۆسیە ترسناکانەی ناو زیندانەکانی عێراقا لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز محەممەد ڕەزاق شۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵمە بەڕێز محەممەد سپاس کە لەگەڵ کوردستان 24 بۆچی مادەی هۆشبەر ئێستا بۆتە پرسێکی ترسناک بە تایبەتی لە نێو زیندانەکاندا ئایا پێتان وایە بە مەبەست ئەم بابەتە بەم شێوازە مامەڵی لەگەڵ دەکرێت؟ بسم الله الرحمن الرحیم. ئەناوی خوای بەخشندە و مێرەبان، زۆر سوپاس بۆ ئێوە بینەرانی کوردستان 24. شتێکی ڕوون و ئاشکرایە کە مادە هۆشبەرەکان وەکو شێرپەنجە و ئافاتێکوان بۆ سەرجەستەی عێراقی لە دوای ساڵی 2023 تاکو ئێستا زۆرێک لەو تۆڕانەی کە بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە دەکەنەوە دەرکەوتون پێشتر لە عێراقدا نەبوون، بەڵام لە دوای 2023 ئەمە بۆتە دیاردەیەک وە ژمارەیەکی زۆر لەوانە هاتە نێو عێراقەوە. لە سەرەتای بابەتەکەدا عێراق وەکو دەواازەیەک وا بوو، دەواازە بوو بۆ وڵاتانی دیکە بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر بۆیان، بەڵام دوای ماوەیەک بابەتەکە گۆڕدرا بە شێوەیەک عێراق بووە بەکارهێنەر و ناوەندێک. مادە هۆشبەرەکانیش وەکو دەزانرێت نەک تەنیا تاک بەڵکو کۆمەلگە و خانەوادەکانی شتێک دەدات. حکوومەتێک لە دوایەکەکان هەوڵیان داوە ئەم پرسە بە پێی توانە چارەسەر بکەن لە ڕێگەی ڕوبەڕووبوونەوە و دامەزراندنی بەڕێوەبەرایەتی و ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان. ئەم بەڕێوەبەرایەتیە ئەمەی خستۆتە بەرپرسیارەتی خۆی و ئەم ئەرکەی هەڵگرتووە ژمارەیەکی زۆری لەو خەڵکانە دەستگیر کردووە کە بازرگان و بەکارهێنەری مادە هۆشبەرەکان بوون. جگەلەوەش ئێستا حکم لەسەر نزیکەی یاخود زیاتر لە 7000 کەس دراوە کە بەکارهێنەر و با بڵێن بازرگانی مادە هۆشبەرەکان بوون. جگە لەمانەش دادگای کراون بە پێی یاسا، بەشێکیان لە سێدارە دراون، بەشێکیان زیندانی کراون بۆ ماوەیەکی دوور و درێژ. ئەم ئافاتە ئێستا خەریکە لە هەموو خەڵکی عێراق دەدات و چۆتە نێو زیندانەکانیش. بەڵام زیاتر ڕەخنەکە لەسەر ئەوەیە کە بۆچی لە زیندانەکاندا کۆنتترۆلی ئەم دیاردەیە ناکرێت. ئێستا بازرگانان و بەکارهێنەرانی مادەی هۆشبەر تێکەڵ بە زیندانیانی ئاسایی دەکرێن، لەوێەوە پەرە بە بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر دەدرێت. ئایا دەستێک پاڵپشتی لە بازرگانانی مادەی هۆشبەر دەکات یامە ئاسایی لە نێو زیندانەکان بەڕێوە دەچێت؟ هەندێک دەست هەن کە بەشێکیان ناسراون بەشێکشیان ناسراون. بەڕاستی ئەمانە کار بۆ دزەپێکردنی مادە هۆشبەرەکان دەدەن بۆ نێو زیندانەکان. ئەمەش بەشێکە لە گەندەڵی نێو زیندانەکان. ئەم ئافاتە نەک تەنیاوەکو گوتم خەڵکوانی دەرەوەن بەڵکو زیندانیانی گرتوێتەوە و تەنانەت زۆرێک لە بازرگانانیشی گرتوێتەوە و چوونەتە نێو زیندانەکان و بوون بە مافیای زیندان. کاریگەریان لەسەر زیندانەکان هەیە و تەنانەت بەڕاستی بەشێکیان کۆنتترۆلی ئەفسەرەکانیشیان کردووە، کۆنتترۆلی ئەو کەسانەشیان کردووە کە لە نێو زیندانەکان کار دەکەن. بۆیە کاریگەریەکەیان ڕوونە. زۆر بەداخەوە ڕێکارەکانی حکوومەت لەم بوارەدا ڕێکاری باش نین، چونکە ئەم ئافەتە و بازرگانانی مادە هۆشبەرەکان و ئەوانەی ڕێکلام بۆ مادە هۆشبەرەکان دەکەن ئێستا وای لێهاتووە لە نێو زیندان و لە دەرەوە زیندان لە یەک کات دەکەن. پەیوەندی زۆر گەورەیان هەیە لەگەڵ ئەفسەران لەگەڵ ئەندامانی دیکەی دەرەوەی زیندان، کەواتە زۆرێک لەو گەنجانەی کە بەکارهێنەرن ئەگەر کەمیش بێت براونەتە زیندانەکان. ئەوانە لەوێ خراونەتە تەک با بڵێن بازرگانانی مادە هۆشبەرەکان. ئەمە چۆن دەبێت کەسێک کە تەمەنی بچووکەوە کەمێکی بەکارهێناوە لەگەڵ کەسێکی مافیا و بازرگانی مادە هۆشبەر بخرێتە یەک ژوورەوە؟ ئەمە کاریگەریەکی زۆر خراپی هەبووە. ئەوانەی کە کەمیان بەکارهێناوە وای لێ هاتووە کە لە زیندان دێنە دەرەوە بوونەتە ئەندامی زۆر کارا و ئێستا زیندان وەکو ناوەندێکی مەشق پێکردنی لێ هاتووە، نەک لە ناوەندی چاکسازیەوە بۆتە شوێنێک بۆ ڕاهێنان پێکردن لەسەر مادە هۆشبەرەکان و فرۆشتن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان. کۆنتترۆلکردنی ئەم دیاردەیە بە حکوومەتی عێراق هێندە سەختە کە نەتوانێت کۆنتترۆلی ناو زیندانەکان بکات کە بەم شێوازە تەشەنە بسێنێت لەبڕی ئەوەی ناوەندێکی چاکسازی و پاکبوونەوەی ئالوودەبووان بێت
تاوانەکان دوو هێندە بکاتەوە ئەیا حکوومەت کەم تەرخەمە؟ ئەم بابەتە هەرچەندە وەزارەتی ناوخۆی عێراق هەوڵی ڕژدی داوە بۆ چارەسەرکردنی و حکوومەتی عێراقیش بەڕاستی کاری کردووە بۆ دەستگیرکردنی بازرگانانی مادە هۆشبەرەکان، بەڵام بابەتەکە لەوە گەورەترە چونکە لە زۆر وڵاتەوە مادە هۆشبەرەکان دێنە نێو عێراق. تۆڕ و باندی مافیایی زۆر گەورە هەن. حکوومەتی عێراقی وەزارەتی ناوخۆ هەموو هەوڵی خۆیان خستووەتە گەڕ بۆ ئەوەی ڕێگری لەم بابەتە بکە، بەڵام هەندێک هەڵەی زۆر گەورە هەیە کە وەزارەتی ناوخۆ کردوویەتی. وەزارەتی داد بە هەمان شێوە هەڵەی گەورەی کردووە. تۆ کە خەڵکێک دەخەیتە زیندانەوە کە حکمی ساڵێک یا کەمتر یان 2 ساڵی هەیە، لەگەڵ کەسێک دەیخەیتە زیندانەوە کە ماوەیەکی زیاتر حکم گراوە، ئەمانە دەبنە قوتابی و ئەوانش دەبنە مامۆستا، دواتریش کە دەردەچن وەکو مامۆستا دەردەچن. ئێمە زیاتر لە جارێک گوتومانەوە هۆشداریمان لەسەر ئەم پرسەداوە. پێویستە ئەو ئەندامانە لە بازرگانانی مادە هۆشبەرەکان دوور بخرێنەوە. نابێت لەو زیندانانە دابدرێت، دەبێت لە زیندانی جیا شوێنیان بۆ بکرێتەوە. بەڵام زۆر بەداخەوە کاتێک کۆمەڵێک لەو کەسانەیە خود لەو گەنجە بەکارهێنەرانە دەبردرێنە زیندانەوە، ڕاستەوخۆ لەگەڵ بازرگانان دادەندرێن. دواتریش کاریگەریەکە لەمەوە دەست پێ دەکات و لەوەشەوە دەگوێزرێتەوە نێو کۆمەلگا. ئێستا زیندانەکان من بەڕاستی ئەمە بەڕاشکاوی دەڵێن زیندانەکان پەرلەمانی عێراقەوە داواکرابوو کە لە ڕێگەی دەسەڵاتی دادوەریەوە بازرگانانی مادەی هۆشبەر و تاوانە گەورەکان بۆ زیندانی مرکزی بۆ نمونە ئەبوو غرێب بگوازرێنەوە و لە ئەم تاوان باراسایەکان جیا بکرێنەوە، بەڵام هیچ کار لەسەرم بابەتە نەکرا. ئێستا تەنانەت دەڵێن کە قەرەوێڵەی نەو زیندانەکانیش دەفرۆشرێن بە بازرگانانی مادەی هۆشبەر. کێ ڕێگری ئەبێ لەم جۆرە کارانە بکات؟ نعم أخي العزيز، أولا بەر لە هەموو شتێک عێراق وەکو دەوڵەت وەکو ئاشکرا ژمارەی ئەو کەسانەی کە لە زیندانەکانی عێراقدان لە ڕووی قەرەباڵغی واتە 130 زیاترە. ئەو شوێنەی با بڵێن زیندانەی شوێنی 100 کەسی هەیە، 300 کەسیان شوێن کردوێتەوە، واتە ژمارەی زیندانیان 300 زیاترە لەو ڕێژەیە کە دەبێت هەبێت. ئەوەی کە گوترا کە پێویستە ئەبوو غرێب بکرێتە شوێنی بازرگانانی مادە هۆشبەر کارێک بوو، قسە بوو کرا، بەڵام ئێمە هیچ ئەنجامێکمان لە واقعدا نەبینی و حکوومەتی عێراقی کارێکی نەکرد بۆ ئەوەی ئەبوو غرێب بکاتە شوێنی ئەو کەسانە. وەک چۆن لە 2003 دەستی پێکرد بۆەوەی گوتیان کە ئەو کەسانەی بە بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان تۆمەتبار کراون جیان دەکەینەوە لە زیندانەکان، بەڵام ئەو کارە نەکران. لە عێراق نزیکەی 30 زیندان هەیە، نزیکەی با بڵێن 75,000 زیندانیان تێدا، بەشێکی زۆریان مادە هۆشبەرەکانن. ئەوانە هەمویان کاریگەریان لەسەر تەواوی زیندانیان هەبووە، چونکە ساڵی ڕابردوو تەنیا لە 1 ساڵدا نزیکەی 243 بان دەستگیر کراون. لەو تۆرانەی کە دەستگیر کراون 17یان تۆڕی بیانی بوون لە دەروی عێراق هاتبوون کاریان لە عێراق دەکرد. دەبێت حکوومەتی عێراق کاری جددی بکات بۆ بیناکردنی ناوەندی چاکسازی و زیندانی باشتر بە گوێرەی پێودانگە نێودەوڵەتیەکان، نەک ئەو زیندانەی کە شوێنی با بڵێن 100 کەسی هەیە 300 کەسی لێدا بندرێت، چونکە بابەتەکە تەنیا ئەو 30 زیندانە نییە، بەڵکو زیندانی دیکەش هەن لە ناوەندەکانی گرتن لە دەستگاکان. بەڵێ بەڕێز محەممەد ڕەزاق شرۆڤەکاری سیاسی سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.